دەمەوێتێتی بگەێنەمە ئیشان دەتەوێت بزانی عومەر چۆن مرد؟ کوڕم لە بەنگیاتی مەکە تۆ دزی لە پیاوی گازینوێکی زەخم کردووە گەر ئەتراف لەسەر دزینی و پارە نەکەی بم بزر دەکەی تۆ پێم بڵێ لەکوێ چواردۆتەوە تۆ بەم بڵێ منیش بەوان دەڵێم ئەگەر تۆ بەم بڵێ منیش بەوان دەڵێم هەردووکمان ڕزگارمان دەبی من گێم لێتە من وتم ئاگام لێ نییە ئەوە کفریە بەرامبەر من بەرامبەر دەوڵەت کفری دەکەی ها؟ ئەوە عومەر ئۆچارە بۆچی؟ میوانی هاتووە هاتوونەتە سەردانی سەردان و مەردان نییە لە گۆڕێ بڵێ نەخۆشە سەری دێشی بۆسە بۆسە کێ هاتووەتە سەردانی؟ Şartla salı verme yasasından sonra yeşeren umutları bir kez haber bu دەی با دەست پێ بکەین بە کەیفی خۆمان سەرفی دەکەین ئێمە پێشوەخرە کەوتوینە ناکرێت پارەکان بە دوو ڕۆژ تەرەف بکەین سیمان وت کوڕم نەماوت نابێت لە خۆڕ سەرفی بکەین ئەوە لە کێوە بوومە کوڕی تۆ نەشم زانیوە بەسە کوڕە لەبەر سڕچایی تۆ ناچمە بەندیخانە عەلی مناڵی دوێنێ دەتێ ببی ئەنتەر پاشەڵ پیس عەلی چەکی زراز دەکە بە حەقمان بەکاربێنین ئەوە سەرفی بکەین گومانمان لێ دەکەن لەسەر خۆ ئەو جانتایانە چین کردووە دەزانن پیاوم بۆی کوشتووە پیاو ئێوە ترسنۆک بوون و دەترسان منیش خوێنم دەڕشت لەبەر چی بێدەنگ بە بۆ خاتری کەسێکی وەک تۆی بێقیمەت دزیم کردووە دەڵێ بێدەنگ بە نەیخۆی خوستە و قورتە زوو ئێرە سۆڵکەن هەر کەسێکتان کاری پێم بوو ئەوە تەناو نیشانەکە بیرتان نەچێت کە ملتان شکاند و ڕۆیشتن دەرگاکە داخەن وتم لێمدا پێتە ناڵێم تێگەیشتی چی دەکەم بیکەن بەدوای چی دەکەڵێ کوڕە چ دەکە پیرە واز لێ بنێ ئەو ڕامز قەرەندەرە ناوێرن لێیدن ها واستان لێ هەنا کاکرامیس بەدەست من خۆت تووشی بەڵایەک مەکە ئێرە مەیدانی تۆ نییە ئەمە بەندیخانەیە و قسەی من دەخوا بیبەرە دەرەوە ئەو کوڕا لێرە دەمێنێتەوە کاکرامیس
دەیبەنە ژوورەوە تاکو چاکی بکەنەوە. من چاکی دەکەمەوە. کارم لەگەڵ تۆ کۆتایی نهاتووە. İkiz kuledir bunlar. New York'un güneyindedirler. Manhattan'ın güneyindedirler. Dünyanın en büyük kulelerinden iki tanesidir. Ve bir uçakla 80. katına giriliyor. Şimdi birazdan o kulede çalışan هێنا ماما canlı yayın konuğumuz olacak. سەیری تەلەڤیزۆن دەکا. O kulenin bütün iç yapısını alacak. سێری ئەمە بکە ڕۆڵە لەوە قیامەت هەستاوە. İşte bu kulede, ikiz kulede gerçekleşiyor. چەندی مانگە؟ 11 ئەلولە ماما. O kulenin bütün 11 ئەیلولی 2001. ئەم بەروارەت لەبییر بێ ڕۆڵە. o kulenin bütün ئالەم بەروارەوە نە دنیا وەکو خۆی دەمێنێتەوە نە تۆش. وەرە دانیشە لێ ڕانجۆ دوو پیاڵە چای بێنە. sevgili seyirciler bir saat yerel saatte saat 8.25 yerel saat yani bizim saatimizde 16.55 7 saat vardır Amerika ile aramızda. چارەنووسمان بۆچی لە ناو لە پێی دەستمان نووسراوە دەزانی بۆ تا لە کاتی پێویستە بتوانین بیشارینەوە. ئەی بۆ بیشارینەوە چونکە هێز لە شاردنەوەدایە. کەس چارەنووسی ڕاستەقینت نازانێت پیاو. مامۆ ڕووی خۆی نادات هەموو کەسێک. باش بخوێنەوە. پیاوی عومەر پاشە هەموو ساڵە پیاو دەچوی ها. ئێوە بڕۆن. پێم بڵێ بۆچی پێم ناڵێ؟ من نامانە تێکم لای تۆیە. داچێت داچێت گەشتم ئەمە. مرحبا كرم أحوالت بوستەوە قسەمەکە ئەمانەتەکەم بۆ پاراستووی.
خۆت ماندوو مەکە ئارام بەوە هێزت لێرە بەکار مەهێنا لە دەرەوە پێویستت پێی دەبێ تێگەیشتی چی دەڵێم کوڕم کاری تۆ لە بەندیخانە تەواو لە دەرەوە دەست پێ دەکاتەوە پێکدادانەکە ترسناک بوو چەندین کەس مردن 17 کەس تۆش یەکێکی لەوان لەبەرەوەی دەم و چاوی هەمویان تێکچ بوو ئێمەش یەکێ لە مردوەکانمان کردە عومار تۆ باش ناناسی ئەمانە بەرامبەر ئێمە زۆر خراپن زۆر یەکەم جار دەمان کوژن اینجا دەمان بەخشن بەخشینی گشتی ئەم شەڕ و پێکدادانی لە بەندیخانە ڕوویدا بۆ ئیسماعیل سوودی هەبوو مەبەستم سوودی تۆی هەبوو دەڵێ چی؟ ئارام بە ڕۆڵە ئارام بە تاوەکو لێرە دەردەچی ناوت ئیسماعیل کۆڕکمازە ئیسماعیل ئەو بەندکراوە بوو زۆری نەمابوو بەربێ خراپ کوژرا ئێمە شەندێ مەکیاجمان بۆ کرد و ئەومان کرد بە عومەر و تۆشمان کرد بە ئیسماعیل عومەر تۆ ئازادی ڕۆڵە من هەموو شتێکم تەرتیب کردووە نەخۆشخانەشم بۆ تەرتیب کردووە هەفتەیەک لەوێ دەمێنیتەوە ئێستاش تۆ ئازادی و دەتوانی بڕۆی تۆ دەدوت کە گەڕامەوە پێناسی من چی دەبێ ئەمە دواوانەمە بۆ تۆ ڕۆڵە لە کاغەزی گەڕانەوەی تۆ ئەمە نووسراوە خۆت بناسە تۆ چیتر نابیەوە ئەو کەسێک کە بێگومان بی لە هەموو کەسێک و ئەوانی شەڵت بخڕێتێ ئێستاش کاتچوێکە هات چاو درۆن ئەو ڕە دوڕۆژەکە چایجا ئەو لە فەفانە بەڕووتەوە دەمێنێ ئیتر لەمڕۆ بە چاوی خۆ دنیا بینی دەبا بزانین چەند قۆز بووی ئاگاداری ئێرە بە بێگومان دکتۆر ئەوە تەواو هێواش خەمت نەبێ دکتۆر ئارام بە لەسەر بوو لەسەر بوو هێواش ئاگادار بە لێرە دانیشە دەتوانی ناوی خۆت بڵێ ناوت چییە؟ ناوی من تۆ باشی؟ تۆ باشی؟ ناوی من